الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد المرسلين محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. خوايا بمان كره يارمتي دري هتيو، خوايا سوز لدلمان دا دروس كبران بربهتيو، خوايا بدينداري بمان جينا بدينا وبمان مرينا، خوايا طاعتي أمان قمان لقبولك، خوايا ذكر أوراد تراويح كان من لقبولك، خوايا إيما لبر خاتيتو بروجو أبين خوايا ليمان ورقرا، خوايا قورا جل جلاله حكمتي وهابو كبيغمبرك لدايق ببي بهتيوي سوزي باوك نبيني بلى محمد المصطفى صلى الله عليه وسلم كاتك لسكي دايكاتي ألو كاتدا باوكي وفاتك دواتر هر أوان داي هزب سوزي دايكاتي أكا دايكي وفاتك كاتك أم سوزا أداب با بيري دل صوزي با بيريشي وفاتك خوا جل جلاله برياري وهايا أم قائد قورا أم رابر قورا برياري وهايا كأبي بهتيوي قورا بي لسوزي باوكو دايك بيبج بي بلك هميشا لياديا بي سوزي بو هتيوان بجولي خوا جل جلاله لقرآن دا بي أفرمي فأما اليتيم فلا تقهر آقاد ليبي هتيو دلي هتيو دا آقا ليبي بزانا أو كسي كوا باوكي نيا سوزي بيويستا سوزي بدري كاتك رب العالمين باسي بيدين وكافران من بوأكا باسي أو كسانا من بوأكات كدينيان بدرو خسوتوا أفرمي أرأيت الذي يكذب بالدين أرسيري أو كسناكي كدين بدرو أخاتوا أو كسي كدين بدرو أخاتوا صفتي شونا أفرمي فذلك الذي يدع اليتيم هر أو كسيك سوزي بو هتيو ناجولي هر أو كسيك برامبر بهتيو عطفينيا هر أو كسيك وخرابكاري برامبر بهتيوكا پیغمبری سرکرده عليه الصلاة والسلام لباسي هتيو أفرمي كافل اليتيم له أو لغيره أنا وهو كهاتين أفرمي أو كسيك كفالتي هتيوك أكا أو كسيك أبيت كفيلي بخيو كردني هتيوك له أو لغيره جاء هتيو هتيوي خويبه لخزمي خويبه لكسي خويبه يان أو لغيره هتيوي خوي نبي كسي كتر بي نناسك بي بلام أم كفالتي بكا بتواني جانبي مادي توك مبكا جانبي پروردي توك مبكا أفرمي للروج قيامتا منو أو أبم شوازة بيكا وحشر كرين علماء رضا ورحمة إخوان ليبي لباسي أودا أفرمون يعني شون إنسان يان مؤمنين أتشنا وبهشتا ويقل دوياك پیغمبری خوا صلی الله عليه وسلم أفرمي أبم شوازة كميك من لبيش أو مكاتك أتشينا بهشت زور ما نايتريج أم حديثة الله قري يعني إيما أو كسيك وخزمتي هتي وكا رتبكي أبم شوازة أبي نزيق للرتبي پیغمبرانا وعليهم الصلاة والسلام پیغمبری سركردا صلى الله تعالى عليه وسلم أفرمي اللهم إني أحرج حق الضعيفين خوايا من حقي هردو ضعيفك أكما قناه بقناه حسابي أكم يا رب خوا جل جلاله ديار بقناه دانا وبيغمبري خوا صلى الله عليه وسلم أيش أي كات قناه أحرج حق الضعيفين كين اليتيم والمرأة دوان يكمين يان هتيو دومين يان آفرد هتيو بيغمبري خوا صلى الله عليه وسلم بقناه لسرد حسابك خرابة همو خرابة كاريك برامبر بهتيو پیغمبری سرکرده عليه الصلاة والسلام بگناه بوتی دائنه جا گناه که پیغمبری خواه صلی الله عليه وسلم دعا که للای خواه و بیکاتا گناهو بهت خصمه لو گناه یا زور خطره ابي انسان زور آگای لبه زور آگای لدلی هتیو به دلی نشکنه سوز برامبری بجولینه پیاوه کاتا خزمت پیغمبری خواه صلی الله عليه وسلم ای پیغمبری خواه هاتوم
هاتوم ئەمەوێ دڵم نەرمێ دڵم زۆر ڕقا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاری ئەکا ئەفەرمێ امسح رأس اليتيم وأطعم المسكين بڕۆ دەست بێنە بەسەری هەتیوە و خواردنی فەقیر بە تا دڵت نەرم بێ دەست بێنە بەسەری هەتیوە سۆزی بدەرێ تاوەکو ئەو دڵی کەوا ڕقا ئەو دڵی کەوا سۆزی تیان نییە سۆز پەیداکە بێتە سۆزیار پێغەمبەری سەرکردە عەلەیه السەڵات وەسسەلام لە جەژنەکاندا ئەچوو لە ماڵی هەتیوێک نانی ئەخوارد بۆ ئەوی سۆزیان بداتێ هەتیوێکی زۆر خەڵکێکی زۆر لە پێناوی دینی ڕەب العالەمینە خوێنی خۆی ڕشتووە منداڵەکانی ماون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەچێ سۆزیان ئەداتێ بۆ ئەوەی هەست بەوە نەکەن کە ئەمانە باوکیان مردووە سەرکردەی گەورە محەممەد المستەفا خۆشەویستی هەمووان لە ماڵی ئەوان لەگەڵ ئەوانە نانەخوا بۆی لەناو خەڵکە خۆیان بە بچووک نەزانن لە جەژنێکە بەڵکو بڵێن ئێمە گەورەترین قائیدی دنیا لە ماڵی ئێمە نانی خوارد یەکێک لە جەژنەکان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێکەوە لە نوێژی جەژن گەڕایەوە بینی مناڵان یاری ئەکەن هەمویان خۆشی و شادی ئەگێڕن مناڵێکی بینی لە کەناری ئەم مناڵانەوە لەلایەکەوە لە سوچێکەوە وەستاوە وەستانێک کە زۆر بە حەزینی و ماتەم سوچێکی گرتووە بۆ خۆی وەستاوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرکردەیەکی زۆر گەورەیە یەکسەر لێ نزیکە بێتەوە ئەوێ بزانێ کێشەی ئەم مناڵە چییە قائیدێکە بۆ هەموو بەشەریەتە ئەیەوێ سۆزیش بە مناڵان بدا کە لێ نزیکە بێتەوە پێی ئەڵێ تۆ بۆچی ناچی یاری بکەی بۆ وەکو ڕەفیقەکانت دیاری ناکەی ئەویش چاوەکانی بەرزەکاتەوە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من باوکم لە یەکێک لە غەزاکانە شەهید بووە باوکم نییە من هەتیوم بۆیە جلی جوانم نییە ناتوانم وەکو ئەمانە یاری بکەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سۆزی بەرامبەری ئەجوڵێ لەگەڵ خۆیە ئەی هێنێت ئەی باتەوە بۆ ماڵەوە ئەی عائیشە ئەم هەتیوە بگۆڕە هەر پۆشاکێک کە حازر ئەبێت لە ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەکرێتە پۆشایەکی جوان بۆ بەری ئەم مناڵە خزمەتی ئەم مناڵە ئەکرێت اینجا ئێستا وەرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بزان لە جانیبی ڕۆحی و نەفسیەوە چۆن دڵی ئەم مناڵە هەتیوە ئەداتەوە ئەفەرمێ ڕازیتە کە من باوکت بم عائیشە دایکت بێ ڕازیتە مناڵەکە لە خۆشیە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن ڕازیم نییە زۆر کەیف خۆشە بێ ئەفەرمێ دەبڕۆ بە مناڵەکان بڵێ ئەوە من محەممەد المستەفا باوکمە عائیشە دایکی ئیمانداران دایکمە ئەگەڕێتەوە ئەچێتەوە ناو مناڵەکان لە ناو مناڵەکانە زۆر کەیف خۆش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەزەکە دیمەنەکەی ببینێ ئەڕوا سەیرەکە دیمەنی ئەم مناڵە ئەبینێ کە پێش کەمێک غەمبار ئەمما ئێستا کەیف خۆش دڵخۆش ئەبەم شێوازە دڵنەوایی هەتیوێک ئەکا ئێمە شوێن کەوتەی ئەو کوردستانمان هەتیوێکی زۆری تێدایە بەهۆی شەڕی براکوژی دیارە پێشتر بەهۆی شەڕی ئەنفال و کیمیاباران و تا کۆتایی ئەوانە هەتیوێکی زۆر لەم وڵاتە هەبوو ئەمما ئێستا شکر ئەوانە گەورە بوونەتە پیاوی ئەم زەمانەی خۆیان ئەمما بەهۆی شەڕی براکوژی و بەهۆی حەوادیسی سیارە و زۆر کێشەی عەشایەری ترەوە هەتیوێکی تری زۆر هەن ئێستا وجودیان هەیە حازر لەم وڵاتەی ئێمەدا پێویستیان بە سۆزی ئێمە هەیە پێویستیان بەوە هەیە ئێمە عەتفمان بەرامبەریان بجوڵێ ئەرێ بزانین ئێمە چ عەتفێکمان هەیە بەرامبەر ئەمانە چەند سۆزدارین بەرامبەریان ئایا بزانین لە جەژنەکانە ئەتوانین وەکو پێغەمبەری سەرکردە عەلەیه السەڵات وەسسەلام بزانین ئەتوانین دڵیان خۆشکەین بزانین ئەتوانین کاتەکانی حەیاتیان بە جوانی بۆ فەراهەم بێنین چەند کەس لە ئێمە هەیە بێتە کافیلی یەتیم بێتە کەفیلی هەتیوێک چەند کەسمان هەیە بتوانێ لە ڕووی پەروەردەوە پەروەردەی هەتیوکە با پەروەردەکە با بێتە سەرپەرشتیاری هەتیوێک لە ڕووی پەروەردەیەوە لە ڕووی زانستیەوە چەند کەسمان هەیە کە لە ڕووی مادیەوە توانای هەیە با چەندین هەتیو بەخێوکە بزانن گەنجێک کە لە سلێمانی وەفاتی کرد لەسەر گۆڕستان کاتێکەوە حەشاماتێکی زۆر خەڵک شوێنی کەوتبوو گەنجێکی دیندار ئەمما زۆر دەوڵەمەند خوا زۆر مادەی پێ عەتا کردبوو خەڵکێکی زۆر وەستاوە و ماوەستایەکی ئاینیش وتاریان بۆ ئەدا ئەم کوڕە گەنجە 5 مناڵی هەبوو ئەمما مامۆستاکە کە وتاریدا فەرمووی من شاهیدی ئەدەم لە بەردەم خوایە کە 22 کەس 22 مناڵ هەتیو کەوتن خەڵکەش تەعەجوبی ما
سەریان سوڕما فەرمووی ئەم گەنجە حەڤە هەتیوی ئەم شارەی بەردەوام بەخێوە کرد و کەفالەتی کردبوون کاتێکەوە ئەچوو بۆ سین و ئەگەڕایەوە ئەگەر 5 دەستە جلی بێنایە بۆ 5 مناڵەکەی خۆی بۆ حەڤە هەتیوەکەشی ئێهێنا ئێستا هەر 5 مناڵەکەی خۆی هەتیو نییە نا حەڤە مناڵی تریش لەگەڵ یا هەتیو کەوتون دەبزانە چەند خۆشە کاتێک ئینسان بتوانێ لە حیات و ژیانی خۆیان هەتیوێک دوان سیان زیاتر بە پێی مادە و ئیمکانیەتی خۆی کەفالەتکە چەند گەورەیە بۆ ئینسان کە بتوانێ ڕێز لە هەتیوەکان بگرێ حرمەتیان بگرێ چەند گەورەیە هەر یەکێک لە ئێمە بتوانین لە حیاتی خۆمانە لە ژیانی ڕۆژانەی خۆمانە مانگانەی خۆمان ڕۆژانەی خۆمان تۆزێک ڕێژەیەک پارە دابنین بۆ حەقی هەتیو بزانە هەتیوەکان حەقیان بەسەر ماڵمانەوە هەیە پێویستە ئێمە بۆ ئەوەی ئەگەر ئێمەش مردین کەسێکە بێ یارمەتی هەتیوەکانی ئێمە بدا ضرورە لەو مادە و سەروەت و سامانەی کە ڕەب العالەمین پێی عەتا کردوین ببەخشین بە هەتیو ڕێژەیەک دیاریکە ئەم ڕێژەیە بتوانە ڕۆژانە کۆی ئەەکەیتەوە مانگانە کۆی ئەەکەیتەوە لە حەقی هەتیوەکانە بیدە بەدەست هەتیوەکانەوە دڵیان خۆشکە تاوەکو ڕەب العالەمین لە ڕۆژی ئاخرەتە دڵت خۆشکە پێشنیارێکیشمان بۆ حکوومەت و دەوڵەت ئەوەیە کە ئەلحەمدولillah کوردستان وەزعێکی برەوی مادی باشی هەیە ئێمە هەندێک حقوق ئەبینین کە شەهیدانەیەک تۆمارەکرێ ئەبینین بێوەژنانە هەندێک جار عەتا ئەکرێ بە هەندێک کەس ئەمانە لە پێش چاومان دیارە ئەیان بینین بەڵام گرنگ لەوەدا ئەوەیە کە جانیبێکی تر حکوومەت لێک بداتەوە زۆر کات هەتیوانە ئەبڕێتەوە ئەمە ئەو هەتیوانەی کە ئەبڕێتەوە ئاگاتان لێبێ هوشیار بن ئەبێت دەوڵەت وریای ئەمە بێت کە جاری وهەیە شەهیدێک 10 مناڵی هەیە جاری وهەیە 2 مناڵی هەیە یا مناڵێک پێویستە ئەو ڕێژەیە دیاری بکرێ یان پرۆژەیەکی تر یاسایەکی تر دابنرێ کە یاساکەش بریتی بێت لە حەقی هەتیو بریتێ بێ لەوەی کە هەتیو ڕێژەیەک مەعاشی بۆ دیاری بکرێت لەم دەوڵەتەدا بۆ ئەوەی هەز بە نەبوونی مادە نەکە ئێمە زۆر کات ئەبینین خەڵکانێکی دەوڵەمەند لەو پەڕی دنیاوە پارە ئەنێرن بۆ هەتیوێکی کوردستان ئەی بۆ دەوڵەتی خۆمان بۆ ئامادە نەبێ پارە بدا بە هەتیو بۆ ئامادە نەبێ مەعاشێکی چاکی بۆ بڕێتەوە تا ئەم مناڵە ئەکەوێتە سەر پێی خۆی تا ئەم مناڵە وردە وەهای لێ دێکە ئەکەوێتە سەر پێی خۆی و لە جیهەتی مادیەوە پێشکەوتنێک بەخۆیەوە ئەبینێ یانە لە جیهەتی پەروەردەییەوە ضرورە حکوومەت ئەو جانیبانە بخوێنێتەوە ئێمەش خۆمان وەکو ملت پێویستمان بەوەیە کە هیمەتێکی گەورە بکەین لە بینی خۆمانە هەوڵ بدەین خزمان هەموو پێکەوە کۆ ببنەوە بۆ ئەوەی ئەگەر هەتیوێکتان هەبوو هەمووتان تیانە مشتەرەک بن هەوڵ بن بە هەر هەموو کۆ بنەوە هەموو پارە کۆ بکەنەوە مانگانەیەکی چاک بۆ ئەو هەتیوانە ببڕنەوە هەر لە نێوان عائیلەکە خۆیدا ئەتوانن کۆمەڵێ پێکەوە پارە کۆ بکەنەوە خڕ بکەنەوە مانگانە بیدەن دەستی ئەم هەتیوانە بیدەن دەستی کەسێک کەوا بتوانێ بە چاکی بە باشی بتوانێت سەرپەرشتی ئەم هەتیوانە بکە و ئەمانیش پارەکە بخەنە بەردەسی لە عینەن کاتە لە هەمان کاتە ئەتوانن خەڵکانێک بگرن بۆ پەروەردەی ئەم مناڵانە مامۆستایان بۆ بگرن پەروەردەیان بکات ئەمە سنەتی ڕەسوول الله و ئەمە ئادابی دینە ئیسلام ئەمری ئەمەت پێ ئەکا ئیسلام ئەمری ئەوەت پێ ئەکا کە تۆ کەسێک بی لەگەڵ هەتیوە بە سۆز بی حەلیم بی چەند جار ئێمە هەتیو هەبووە مدە نامدەیەکی دوور ئەگەر چوبین سەردانمان کردبێ نا ضرورین بەوەی زووسی و بڕۆین دەستبێنین بەسەریانە لە مادەی خۆمانیان پێ بەخشین لە کاتی خۆمانیان پێ بەخشین بۆ پەروەردەیان داواکارین لە ڕەب العالەمین کە بە ڕەحم و بەزەی خۆی ڕەحم بە هەتیوەکانی کوردستان بکە خوایە ئێمە و ئەوان ئەوەی کە گوێی لە دەگمانە خوایە هەمومان عاقبەت خێرکە آمين آمين والحمد لله رب العالمين